بەڵێ دیگەل سەرکەترین هیزین عێراقی دیشەڕی دژی کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش لە مووسڵی و دەرخستناوان ji çend deverên nêzik Sunûrê Sûriya raport diyar dikin ku hêzin hejda şeعبiyên şîeyên Iraqê bi piştevaniya Îranê derbasî Sûriya bûne û Daeş ji du gundan jî derxistine. Her çabe çend layenên herêmê tirsa xwe ji vê pêngava yani ji vê pêngavê radgehînin ji wana jî hêzên Sûriya Demokrat ku Kurdên Rojava layenê serekiyê vê hêziya. Gelo bi derbaaskirina Sunûrê Sûriyê hejda şeعbî di operasyonên dijî Daeş alûz bike di gelma rastewxwe ji stûdiya Londonê rojnamevan Rêbuwar Hejar. Kak Rêbuwar intîzara bersiva cenabê we ne. Wê operasyon dijî Daeş alûz bibin bi hebûna hejda şeعbî li wê herêmê. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە طبعاً وەکو خۆتان ئەزانن لە ماوەکانی ڕابردوو حەشدی شەعبی لە عێراق بۆ دژایەتیکردنی داعش و هەروەها لە فرۆنتلاین کە شەڕیان دەکرد لەگەڵ داعشا ڕۆڵێکی کاریگەریان بینی و هەتا حدێک سەرکەوتنیان بەدەستێنا لە شەڕکردن لەگەڵ داعشە. بەم هۆیشەوە ئێستا لە عێراقدا حەشدی شەعبی بۆتە ئەمری واقع و هەروەها هەموو لایەنەکان تەعاملی لەگەڵاکەن لە کاتی دروستبوونیاندا لە سەرەتاوە شتێکی نامۆ بوو بەڵام وردە وردە هەموو پێکاتەکان لایەنەکان دەست و پەنجیان لەگەڵان نەرمکردن و تەعاملیان لەگەڵاکردن. ئێستا بەنسبەت ئێرانەوە چۆن لە عێراق حەشدی شەعبی کردوتە ئەمری واقع دەیەوێت لە پارچەکانی تری کوردستان و باشتر بڵێم یا لە سووریا بیکاتە ئەمری واقع چۆن ئێستا لە ڕێگای حەشدی شەعبیەوە ئێران دەستێوەردان لە خاچی عێراقەکە ئێوێ بە هەمان شێوە لە ڕێگای حەشدی شەعبیەوە دەستێوەردان لە سووریاشدا بکە. ئەمە تەبعاً دوای ئەوە دێ کە کوردەکانی سووریا بڵێن کوردەکانی ڕۆژئاوا هاوپەیمانێتێکی بەهێزیان و هەروەها بڵێم نیچە هاوپەیمانەتیشان هەیە لەگەڵ ئەمریکایە بە حکمی ئەوەی ئەم ماوەیە ببوورە ئەمن باسی ئەمریکا پرسیارێکم هەیە لەسەر مەسەلەی ئەمریکا و چۆن مۆزوعی حەشدی شەعبی ئەوەیەکە بەڵام وەکو وایە تۆ دڵی کە پرۆژەیەکی ئێرانیە لە هەرێمەکە دەیان خەڵکانێک بۆ دەچن کە ئەمە ئەم هەنگاوە پرۆژەی یعنی جێبەجێکردنی پرۆژەی ئێرانە لە هەرێمدا کە لەگەڵ ڕژیمی سووری هاوکاری دەکات سەر شەڕی داعش دەکا تا دەگاتە ئەو وەختەی کە لەگەڵ ڕژیمی سووری یەک بگرن و بتوانن یعنی دیسان کۆنتترۆلی سووریا بکەن. بەتەکی دەمە پرۆژەیەکی ئێرانی ینی ئەمە قسەی ئەم لاولانیە ینی ڕوون و ئاشکرایە کە ئەمە پرۆژەیەکی ئێرانیە چۆن لە عێراقم پرۆژەی هێنایە بەروە پرۆژەکەی هێنایە سەر پێی خۆی ئێستا ئەیبینین حەشدی شەعبی لێ دروست بووە لە ڕێگای حەشدی شەعبیەوە ئێران بە ئارەزوی خۆی تەراتێن لە نێو سنوورانەدا دەکا و بە هەمان شێوە دەیەوێت لە سووریاش ئەم کارە ئەنجام بدات دوای ئەوەی کە بینیمان هێزەکانی یەپەگە و هێزە کوردیەکان هاوکاریی گەورە کران لەلایەن ئەمریکاوە لەوانەیە ئەمە بێ ئومێدبوونێکی دروست کردبێ لەلایەن ئێران لەبەر ئەوە دەیەوێ بە حەشدی شەعبی بێت بەشداری بکات لە شەڕ لەگەڵ داعشە لە خاکی سووریادا لەبەرەوە ینی ئەمە بەبێ گومان پرۆژەیەکی ئێرانیە ئێران دەیەوێت لە دەرەوەی سنوورەکانی خۆی هەزاران کیلۆمەتر لە دەرەوەی سنوورەکانی خۆی بەرەنگاری هەر پلان و بەرنامەیەک بێتەوە کە مەترسێ بەسەر وڵاتەکەی ئەگەر ئێمە بزانین ئەو ینی لە ماوەی ڕابردووە ئەو شەڕ و ئاژاوانەی کە ڕوویدا لەسەر سنووری وڵاتەکان ڕوویدا بەڵام ئێستا ئێران بۆ پاراستنی وڵاتەکەی خۆی و دوورکردنەوەی ئەم ئاگرێ لە خۆی ینی حەشدی شەعبی دروست کردو بە هەزاران کیلۆمەتر لە دەروی وڵاتەکەی خۆی دژایەتی هەموو لایەنێک دەکات کە ببنە مەترسی بۆی. کاک ڕێبوار ڕاستیەکەش ئەوەیە کە حەشدی شەعبی هاوکاری لەگەڵ هەموو لایەنەکان دەکاتن یان هەموو لایەنەکانش هاوکاری لەگەڵ حەشدی شەعبی دەکەن لە شەڕی داعشە ینی بۆ کوردەکانی سووریا بۆ نمونەی ڕۆژئاوا بترسن لەوەی کە حەشدی شەعبی لە هەرێمەکە یان بۆ ئەو هەبوونی هێزەکان وەکو ئەوەیە گەفەیەک بێ یان خەتەرێک بێ لەسەر هێزەکانی هەوپایمانان لەبەرەوەمە پرۆژەیەکی ئێرانیە خۆ حەشدی شەعبی هەر کەسێک ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دژی داعش شەڕ بکە هەموو لایەنەکان بە ئەوروپا و بە ئەمریکا و بە وڵاتی ئەقلیمەکانی ژەوانی کە دژی داعشن هاوکاریەکەن و بەرنامەدا ڕێژی لەگەڵا ئەکەن بەڵام ئەمان دوای بیر لە دوای داعشەکەنەوە ئەو کاتی کە داعش تەواوە بێ حەشدی شەعبی لەوێ ڕۆڵیان چی ئەبێ کاریگەریان چی ئەبێ و چۆن کۆنتترۆلی ئەو ناوانەکەن لەبەرەوە لە هەرێمی کوردستانی خۆشمان هەموو دنیا تەعامل لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانەکە
کە لە دژی داعش شەڕەکە بەڵام بە هەمان شێوە چۆن ئێستا حەشدی شعبی خەریکە لە سنوورەکانی سووریا نزیک بێتەوە بێتە مەترسی بۆ ئەو پارچەی کوردستان و هەروەها بڵین ئەو بەشەی سووریا بە هەمان شێوە مەترسیی گەورەشە بۆ هەرێمی کوردستان ئێستا کە دروست بوون و بڵین دراوسێمان لەبەرەوە هەموو لایەنەکان هەموو ینی ئەمریکا بەریتانیا ئەوروپا هەموو وڵاتەکان هاوکاری ئەو کەساناکەن کە شەڕی دژی داعشەکەن بەڵام ئەمە مانایەوە نییە کە پلانیان نەبێ بۆ دوای داعش. باشە کاک ڕێبوار هەژار ڕۆژنامەوان لە ستودیۆ دەنگی ئەمریکا لە لەندەن لەگەڵ کورد کۆنەکشن بوو زۆر سپاس. زۆر سپاس بۆیەوە سپاس بزاناتان.